سڵاو لە هاوڕێیان و دۆستان و خۆشەویستان و بینەرانی تەلەڤیزیۆنی پەروەردەیی و ئەم کاتتان باش. خۆشحاڵم بۆ جاریشکە لە بەرنامەی پەروەردە و کۆمەڵ لەگەڵ ئێوەی بەڕێز و خۆشەویست بە یەک شادەبینەوە. بەڕێزان، تەوەریەم جارەی بەرنامەکەمان لەسەر خودی مرۆڤ، لەسەر خودی خۆمانە. هەرێک لە ئێمە، هەرێکێک لە تاچی ئێمە ناخی سەرمایەیەکی ئاڵتوونیە کە چاوەڕێی ئێمەکە لە ڕێگەی ئێمەوە بدەرەوشێتەوە. گرنگ نییە ئێمە چەند زیرەکین، گرنگ نییە چەند جوانین، گرنگ نییە چەند دۆستمانەیە، گرنگ نییە چەند دەوڵەمەنین، گرنگ نییە چەند کتێبم خوێن بێتەوە. گرنگ ئەوەیە من چەند سوودمەندم بۆ مرۆڤایەتی، چەند مرۆڤ دۆستم، چەند بەخشندەم، چەند جوامێرم، چەند دڵپاکم، چەند خاوەن ویژدانم. بەڕێزان، ئێمە ئەگەر لە ناخی خۆمانە ئەو سەرمایە ئاڵتوونەی کەوا هەمانە بتوانین بەکاری بێنین هەر تاچێک لە ئێمە لە هەر شوێنێک ئەگەر ڕق و کینە هەیە خۆشەویستی و عەشق بڕوێنین، لە هەر شوێنێک نائومێدی هەیە ئومێد بڕوێنین، لە هەر شوێنێک بێباوەڕی هەیە باوەڕ بڕوێنین، لە هەر شوێنێک خەفەت هەیە شادی بڕوێنین. ئێمە بەڕێزان پێویستمان بە کەسانی شارەزا و خۆشەویست و ڕۆشنبیر و خۆڕاگر و ژنان و پیاوانی سەرکەوتوو هەیە. پێویستمان بە گەنجانی تێکۆشەرەیە، پێویستمان بە گەنجانی داێنەر هەیە. ئەمەش لە چارچێوەی خێزان و پەروەردەیەکی بێلایەن و ڕاست و دروست، کەواتە ئەو سەرمایەی دڵی ئێمە ئەتوانێ لە ڕێگەی ئێمەوە بدرەوشێتەوە خزمەتی گەل و نیشتیمان بکات. چونکە بەڕاستی گرنگ ئەوەی ئینسان چەند خزمەتی خاکەکەی بکە، چەند خزمەتی نیشتیمانەکەی بکە. ئێمەش لە کۆمەلگای ئەمە کەسانی وا هەیە کە ئازارەکانی خۆی کردووە بە قوربانی خەندەی گەلەکەی. بۆیە ئەم جارە لە بەرنامەکەدا میوانی ئەم جاری بەرنامەکەمان خۆشەویستی هەموو لایەکمان بەیان مەحموود بۆمبا بەخێر بێی بۆ بەرنامەکەمان و خۆشحاڵین بە دیداری تۆ. سپاس دەکەم مامۆستا کە توانی و من بەسەرکەیتەوە بۆ ئەم بەرنامە جوانت. بەڕێزت بەیان خان، قەت هەبووە ڕۆژە لە ڕۆژان چاوەکانت بنوقێنیت و ئەو ڕۆژگارانە کە لەسەر گڕیتەوە سەر ئەو کورسێ ڕقا تەختە ڕق و تەقەی ڕق و تەقەی کە بە سێڕی زیتەری بەرەمە بە تەختە ڕەشەکە دانرا بوو. یادگاری و لەگەڵ مامۆساکانە، لەگەڵ هاوپۆلەکانتە، لەگەڵ وانەکانە بینی دۆ بەرچاوی خۆت، خۆشی و ناخۆشی. ئێستا شتێک هەیە کە پێمان ئەڵێن جیلی ئاڵتوونی. ئەم جیلە ئاڵتوونیە لە خۆیانەوە ئەو ناویان لێ نەناوین. هەڵبەتە ئاڵتوون شتێکی بە نرخ و بەهایە لای خەڵک، بۆی ئەو ناویان لێ ناوین. ئێمە ئەو سەردەمانە من زۆر جاری وای بیری لێ یەکەمەوە کە دەدی جەنابت دەڵی چاو دەنوقێنی کە چۆن جانتاکەمانە کرد بە شانمانە. ئەو کاتە جانتای کۆڵەشانیش نەبوو، یەک شانی تر تەواو تەخسیس بوو بۆ ئەو قاشی جانتایە، کتێبی قورس، کتێبی ناخۆش. بەڵام وەک مامۆستای و سەردەمانە فەرقیە لەگەڵ مامۆستای ئێستاە. مامۆستای و سەردەمانە توموتیژێکی تەواویان هەبوو، یعنی خۆی ئەو توموتیژێ ژوایە کرد کە بتوانی بخوێنی. ئێستا توموتیژی نەما، مناڵ باوەسی خۆی ئەڵێ من ناخوێنم، نە دایک محاسەبەیەکە نە باوک محاسەبەیەکە. ئەمە کارەساتە. زەبط و ڕەبتێکە بوو کاتە لەگەڵەوەشە پێماڵن جیلی ئاڵتوونی، پێشمانەڵەن جیلی ئاڵتوونی، بەڵام هەر زەبط و ڕەبت دەبوو. ئەو کە زەمەنە پێنجشەمانمان هەبوو، پێنجشەمان تەحیە العەلەمەکرا، هەر شتە لەبێ بەهرەمەند بووە یان هێنایە پێشەوە لە ساحەکە، زیرەکەکانیانی نەکرد هەفتانە بۆ ئەوەی تەلەبە تەمەڵەکانیش تەرجیع بن بۆ ئەو شتانە. بەڵام فەرق و فروقێکی جیاواز هەبوو ئەو سەردەمانە. بەڵێ مناڵی مامۆستا بە جیابرا ژوورۆنانی خواردیۆمە لە حەوشۆ چاوبسکێ ماموو کچێکی ڕەفیقمە بوو، دایکی مامۆستا بوو، بانگیان کرد ژوورەوە کەبابیان کڕی بوو، بانگیان کردە ژوورە، منیشی لەگەڵا بووم. بە بیرم وێ مامۆستاکە پەلی منی گرتووی تۆ بڕۆ دەرەوە، یعنی چییە بۆگە تۆ پارێ و کەباب بوو بۆ بکردمە، زۆر شکان نییە. هاتمە بۆ ماڵم گێڕا، باوکم تی کچی خۆم خەمن نەبێ. باوکم کەباب چی بوو؟ تی خەمن نەبێ، منیش ڕۆژێک کەبابتان بۆ کڕم.
مدیرەکەی بان کرده بووتیبی فلان ڕۆژ کەبابتان بۆێنم بەس بەیانیش بانکەن با بێخوا لەگەڵ هیچ ینی یادەوەری لەگەڵ مامۆستایەک دیاریکراوە کە کاری هەبێ لەسرت ینی مامۆستایە کە خۆشە بوێت یا هۆکاریەوە بکە ڕق لە دەرسەکە بێت شتێکی وا هەبووە مامۆستایەکمان هەبوو سنەعیمەی نابوو یادی بەخێر تر نازان ماوەیە سنەعیمە زۆر ینی حتا کە لێ ئێین هەستمان پێکرد ئاوا لێ ئێیان بۆی عەزیزمان نەکە هەستمان پێکرد ئەو کاتە مامۆستای هونەر بوو مامۆستای هونەر بوو خۆشمەویست دایمە بانێکردمەوە بەیانە گۆرانێکمان پێ بۆ بڵێ دامەوی چاوقەم ست کافەیەکیشمان هەبوو ئەو ست کافێش بیرکاری پێوتین بەڵام کۆمەڵێک سنەعیمە و ست کافێ بەڵێ ست عایشەیەکیشمان هەبوو ئەم ست عایشەیەش زۆر مامۆستای چاک بوو ئێستەش ماوە لێرەوە چاو دەستی ماجەکەم بەڕاستی بۆ تەلەبەر زۆر باش بوو هەستمان پێکرد بەڵام کۆمەڵی مامۆستای تیا بوو زۆر عنسوڕی بوون دایمە مناڵی دەوڵەمەندیان لە خۆیان کۆ کردەوە حەزیان لە مناڵی فەقیر نەبوو مناڵی جوانیان فەرقەکرد لەگەڵ مناڵێکی ناشرینە ئەو زەمەنە دیار بوو هەست پێکرد بەبیرمە مامۆستایەک زۆرم حەز لە کەشافە بوو چوم لەگەڵ ڕەفیقەکەم ماجلی کەشافەم لەبەر کرد حەزم لێ بوو یعنی ئەو کاتە هەستیان پێ ناکردی چ مناڵی بەهرەمەندە ئەو کاتە هەستیان پێ ناکردی حەزم زۆر لە کەشافە بوو مامۆستا من دەنگم خۆشە و گۆرانیشتان بۆڵێم لە پاسەکە هێنامیە دەرەوە قەت بیرم ناچێتەوە وتی بڕۆ تۆیتیانیت زۆر شکانیشمیەوە ئێستەش ڕقم لەو مامۆستایە لە هەر شوێنی بینم ڕقم لێتی یعنی مامۆستا ئەو کاتە خۆشەویستی و جوانیان خۆشەویستیان نەبوو بۆ ئامی خوێندکاران و ئامی قوتابیان لە چ دەرسێک ینی تۆ بەڕێز لە چ زۆر دەرسێکە ترسایت بۆچی ترسایت بیرکاری بێستاش حەزم لێنەوە تێنە ئاگەیشتم ینی بە زۆر نییە دەرسی بیرکاری ئێستا هەیە لە بیرکاری زیرەکە لە کوردی تەمەڵە بەس من لە کوردیا زۆر زیرەک بوو باسی و کردوتی ڕۆژانی پێنجشەمان بۆ تەحیل عەلەم هاتینە دەرەوە هیچ شتێکی هەبوو لەو کاتانەیە پێشکەشی کەیت بەڵێ ئەو کاتانە لە سەرەتایی بووم شتمان نووستی ئۆپەرێتمە نووسی بەڵێ ئۆپەرێتمە نووسی ئۆپەرێتمە نووسی و تەلەبەکانم کۆ کردو و پرۆڤەمانە کرد هیچ کۆپلەیەکە لانێ لە بیر ماوە شعرێک گۆرانیەکی ئەو کاتە گۆرانی هینم زۆرەوت حتا ڕۆژی کامەتی شەیتان ئەمانە لە کێوە فێرە بین وتم وەڵای مامۆستا خۆم گۆرانەکان لێم و لەبەر یەکەم گۆرانی حەسەن زیرەکم زۆرەوت بەڵێ ئەو کاتە حەسەن زیرەک بای بوو لەگەڵ ئەم بەڕێز محەممەد عەباس باران ئەو گۆرانی ئەو کاتە ئەو سەردەمانی ئێمە ئاگرێکی بێخۆڵەمێشێ بوو گۆرانێکی بوو پیانۆیەکی لێ ئافرەتێکی ئەمە ساڵەکانی چەند بوو مامۆستا بەیان من بەبیرم بێ هەفتاکان بوو ئەو کاتانە گۆرانی تیپی مۆسیقای سلێمانیش مەجموعەیە گۆرانیان و عوسمان عەلی و عەباس محەممەد و ئەو کاتە ئەو سەردەمانی ئێمە گۆرانی هین بوو کەسەکەم بۆ من نازانم واباوە هەموو جۆرە دڵداریە کاکراوە بەیان خان چەند دڵخۆشی بوو بە ڕۆژانی پشوو کە یانوو مەسەن مامۆستا نهاتێتەوە یا یانوو پشووە وانەیەکی تیا بوو لە پۆلی یەکی سەرەتاییە ئەی نازانی علی و علی و علی عەلە شیش ئەلفبێی پۆلی یەک بوو کوردی بەڵێ کە ئەنووسرا ئەی نازانی بەیانی هەینیە ئەو هەینیە طبعا لەوە خەڵک فێری هەینی بوو هەرە ئەوترا جومعە کوردی دڵخۆش بوو بە ڕۆژانی پشوو ڕۆژانی پێنجشەمە لەسەر جومعە بەبیرمی ئێواران کە هاتمەوە لە مەکتەب ماڵی باوکم لە کانسکان بوو سەرتەنوورێکمان هەبوو سەرتەنووری نانکردن سێپایەکی مەقەڵی
یەکسەر ڕامەکرد بۆیە پێنجشەمە لەسەر جومعان برنج لێ ئەندرا برنج بۆ مەنجەڵی مس و سەری ئەندرا ڕامەکرد کە مەنجەڵەکەمە بینی تر هەموو گیانم لە خۆشیاتی ینی ئەو ڕۆژانە بەیان خان ئێمە جومعە بۆ جومعەگە خۆمان پشتایە بۆ دەزانی یەک مانگە خۆشتووە ئێستا هەموو ڕۆژە خۆتوشوی پێتەوە دیار نییە یعنی بەهاکەی زۆر فەرقی هەیە جیاوازیی زۆری هەیە هەموو شتێ بە بەرنامە بوو هەموو شتێ بە پلان بوو ئەو سەردەمانە من باوکم بەس جومعان لە ماڵەوە بوو دوکانی نەبوو جومعانی تر ڕۆژێکی خۆش بوو شتی خۆشمانە خوارد ئەو کاتە نەخۆشیش ناکەوتی دڵی خۆش بوو تۆ ئێواران بۆ چێژ لێندرا لەبەرەوەی پیاوەکانە هاتنەوە ئێواران چێژ لێندرا برنجێ خوارد شلە دەخوارد ئەم لە شەقرز نابوو بەنانیشەوە ئەو خوارد مرتاح بووی دڵخۆش بوو دراوسێ ڕێزی هەبوو تۆماس ئەدیسۆن لە مەکتەب دەریان کەوتان تۆ بیرکۆڵی گەمژەی هیچ تێ ناگەیت دەریان کردو بۆ ماڵەوە دایکی لە ئامێزی گرت و گرتێ باوەژ وتی جۆ لە قسەیەوانە مەگرە تۆ زیرەکترین مناڵی لەسەر ڕووی گۆی زەوی ئەم ستایشە تۆماس ئەدیسۆنی گۆڕی بۆ ئەو داهێنەرە کە ڕەوڕەوەی شارستانەتی مرۆڤایەتی گۆڕی بەڕایی بەڕێزە ستایش و هاندان و خاڵات چەند کاریگەری هەیە لەسەر هێنانەبەر هەموو خۆشی و شادی چۆن یعنی دایک بەشێکە لە پەروەردەی خێزانی دایک هاندەری سەرەکی مناڵە لە خێزانە چکە باوک بای دەرەوەی زیاترە ڕاتە دەرەوە دایک بەردەوام لە ماڵەوە حتا مناڵ زمانی دایک وەرەگرێت پەروەردەکەی ئەوەی زانێ ینی من دایمە کە مناڵێگە بینم بە نوعێکاڵم پەروەردەی دایکێتی بەس ئێستا لەخوا بەزابێ دایک و باوکی ئێستا زۆربیان ڕۆشنبیرن زۆربیان وعین زۆربەی طبعا لە دەوامن کێشەی مناڵی ترەزانن کە لە دەور و پشتانە هی برادەر هی ڕەفیقی ئەوانەی لە دایرن بەڵام ژنێکی ماڵەوە هەر لە ماڵەوە خەریکی چێژنێنانی و باکی نییە لەوانەیە حەسکا مناڵەکەی وەکو مناڵی خەڵک پێ بگا ینی بەڕای تۆ کاتە ستایش ئێستا تۆ لە فەرمانبەرچی لە دایرەیەکدا ینی حەزەکەی بەڕێوەبەرەکە و تا چەند ستایش و هاندان و خەڵات و سپاس بۆ فەرمانبەرەکان جێبەجێکات یعنی ئەمە گرنگە مامەستا سەباح من زۆر بیوێریشم و زۆر ڕاشکانش قساکەم بەڕێوەبەرەکانی ئێسامی حیزب دایناون هەموو پەروەردەی حیزبن پەروەردەی کۆمەڵگانین هیچیشی خەڵاتی مۆزەفەکانی ناکە بگرە ئەترسەیەک بێتە جێگاکەی دایمە بیری بەڕێوەبەرەکان لەو ئاستەیان کەسێکی ترنێت کەسێکی ترنێت جێگەکەیان بگرێ دایمە بیر لەو شتاکەنەوە حەزیشیان لەو کەسانە نیە کە زۆر چالاک بێت ئەترسن دایمە لە خۆیان چالاکتر بێ حتا مشریفەکان مامۆسایەک زۆر لە خۆیان چالاکتر بێ ئەترسن هەڵی سبەینی ئەمە بێ بە مشریف ینی کەواتە بەڕای بەڕێز هاندان و ستایش ئەوە بەرهەمەکەی داهێنانە جاگەر ئێمە وەمان نەبێ ئەمە ترسناکە ئەزانی چۆن زەمەنی هەشتاکان ڕێز لێنان زیاتر بوو بۆ مامۆستا بۆ تەلەبە بۆ مشریف من بەبیرم ئێمە یەکەم جار تەعین بووم لە کەلار تەعین بووم لە مەکتەبێ بووم کتابێکیان بۆ هاو کتابێکیان بۆ هاوتیان هەج مامۆستای 15 ساڵ خزمەتی هەیە بۆی بێ بە مشریف بۆی هەیە ببێ بە مشریفی پەروەردەی ئیتر نە ئەمەیە و نە حیزبە و نە ئەوەیە و نە ناسیاویە و بۆ خزمەت بوو وتم ئای کەی بێ من 15 ساڵ خزمەتم هەبێ و ببم بە مشریف سەرپەرشتیاری پەروەردەی حتمما 15 ساڵ خزمەتی خو 7 ساڵش خزمەتم هەبوو تەقدیمم کرد بۆ ئیشراف طبعا مشریفی سەر و خۆم نەیهێشت لەبەرەوەی ئەیزانی من چەند چالاکم من ببوومە پیان وتیان مشریفەکە وتێتی ئەمە ببێ بە مشریفی پەروەردەی من وازێنم لە مشریفی یعنی سێری کە مشریفی قسەی خوارد بەس لە سەروتر مشریفەکەەوە ناڵێ ئەم مامۆستایە ئەزمموی زۆرە شاری شاپل هێ ماڵین شاری شاپل چارلی چاپلن نامەیەک بۆ کچەکەی نێرێ جیرالدین نامەکە نامێکی دوور و درێژە بەس دەستەواژەی پەروەردەیی زۆرتی هەیە
لەو دەسەواژانە من سێشتمەڵ بژادوو بزانم ڕای بەڕێزێ بەرامبەر بە مەچیە یەکێ لەوانەڵێ چەند دەوڵەمەند بوویت لە خۆت نەگۆڕیت دوو پێی ئەڵێ بە کچەکەی ئەڵێ دڵت بە سەروەت و سامان و ئاڵتون نەگۆڕیتەوە هەر وەختێ هەش پیاوێکە خۆشویست ڕێزی لێ بگرە دڵسۆز بە خۆشە بێوێت ئەمە دوو سێ ئەڵێ هونەر پێش ئەوەی باڵەکانی بۆ دروستکە قاچەکانت دەشکێنێ ئەگەر هات و خۆل لە جەماوەر بە باشتر زانی و دوو کەوتیتەوە لە جەماوەر بەڕێزە بۆ ماناڵی چی جوانە و قسەیە و تێ زۆر جوانە وەقە لە ئاڵتون بگیرێ ئەو نامەیە من دای ماڵم ئینسان چ مامۆستابی چ مدیربی چ هونەرمەندبی چ کاسی بۆستایەکی باش بیت لە هەموو بوارەکانە سادەبی لە خۆت نەگۆڕیت خەڵک زیاتر خۆشەویت حتا سەرکردەیەک لە ناو بازاڕێکە ئاسایی بێ حیمایەڕوا خەڵک زیاتر خۆشێوێ وەک لەوەی تە کەسێک سارەی جام تاریکی بەدواوەیە ئەم ئالود بەرز بێت و ئیش بۆ کەس نەکە بەڵام هونەرمەند هەرەوە نییە تۆ بچیتە سەرشانەوە یا گۆرانیەک بڵێ یا پارچە مۆسیقالێ یا لۆحەیە بکەی هونەرمەند سادەیی و جوانی دروستیەکە لە واقعی خەڵک تێبگا بڵێ ئەگینا هونەر هەموو چین و توێژی ئەگرێتەوە هونەرمەند ئەو کەسەیە کە جوان سەلیقەی جوانی هەیە بەڵێ هونەرمەند بەڵێ لەبەرەوە سادەیی ئینسان دروستەکە بەڵام سادەی لە وڵاتی ئەمە تۆزێک زەحمەتە ینی من خۆم کەسێکم ناتوانم لوتم بەرز بێ لوت بەرز بم تا سادەبی تا دەوڵەمەندتریش بم من سادەتریشە بم لەوانەیە خەڵک خۆی باش بم ناسێ و دەوڵەمەنی سادەیی بەیەکۆ زۆر جوانە بەیان خان پیرەمێردی شاعیری گەورە و فەیلسوفی کورد شعریشی زۆر جوانی هەیە ئەڵێ خۆزگەم بەجاران نان ساجی بوو لە هەزار پیاوە یەکی حاجی بوو ئێستا لە هەر ماڵ حاجی حاجیە لە هەزار نانا یەکێ ساجیە ئەی سوتاوە و ناعیلاجیە نە ئەم ساجیە نە ئەو حاجیە لە نانای مەبەستی ناوەڕۆکی شعرەکەی فەیلسوفی کورد پیرەمێرد مەبەستی حاجی نییە خوا نەخواسە مەبەستی ئەو گۆڕانکاریەک لە پەیوەندیەکانە ڕوئەیات مامۆستای جاران دراوسێتی جاران هاوڕێتی جاران بە هاو قورسایشی تەواوی هەبوو ئەم بە هاو قورسایی بڕای تۆ چۆن توانین بیژێڕینەوە لە خێزانەکانە من دەست پێەکەم خێزانەکان خێزان کۆڵەکەی ئەو شوێنە بووە لە گەڕێکێکە چەنەها کۆڵەکەی تیا بووە چەنەها کەسانی بە ڕێزی تیا بوون ڕێزێکی زۆر سەیر و جوان و سەلیقەی جوانی تیا بوو هەموو من جاری وا سفرە داخرا لە ماڵی باوکم قاپی ئەمە هی ماڵی فلانە ئەوی ماڵی فسارە ئەوی ماڵی فسار ینی هەموو خواردنەکان نوعاونوع بوو لەبەرەوەی لە هەر دراوسەیەکەوە کاسەیەک و سینیەکە بۆ هات شتێکت لێ خۆما زۆر جوان بوون هەموو دراوسەکان بەز ئێستا بەداخەوە مشتەکان گۆڕاوە ینی تەکنەلۆجیا وای کردووە حتا سەلیقەی نەهێشتووە جوانی ڕێزی نەهێشتووە وەکو هونەرمەند ئەتوان ئەو بابەتانە بکەن بە کورتە فلیم یعنی وەکو ئامۆژگاری کردوشتانە دەست خۆشتۆ مووی بەرەمی خۆتە هەبێت ئێمە شتەکان نیشمان لەسەر پەروەردەیە بەڵام ئەڵێ پەروەردە لە وڵاتی ئێمەیە با ئەم شتە بڵێم نەکبیرم بچێتەوە ئەڵێ ڕێستوزەرای ئەڵمانیا لە حەربی عالەمی دووەمە وەزیرەکان کۆکاتەوە بزانێ وەزعی وڵاتەکان چییە یەکەم شت دەڵێ وەزیری پەروەردە وەزیری پەروەردە پرسیار لەوەکە ئەڵێ وەزعی پەروەردە چۆنە ئەڵێ زۆر باشە و هیچ کێشەمان نیە ئەڵێ کۆبنەوەکە تەواو هەرێ کۆ بڕا بەلا ئیشی خۆیان کەواتە پەروەردە ینی بنەمایەکی سەرێکی بۆ دروستکردنی کۆمەلگا و کەس پەروەردە قورساییەکی زۆر لەسەر کۆمەلگایە بەهایەکی جوانی هەیە پەروەردە بەڵام لای ئێمە پەروەردە لە دوای هەموو شتێکەوەیە بەڕاستی تۆ مناڵێگە خەیتە سەر ڕەحلەیەک سێ کەس بێکەوە دانیشێ مەکتەب هەیە سێ دەوامیتیە
مەکتەبی ئینگلیزیە بە پارەیەکی زۆرە تو ئەم فەرقە بۆ ئەەکەی تەلەبەی فەقیر هەیە لەو زیرەکترە بەس ئەو توانایینە ئەنی بەڕاستی ئەم مەکتەبانە لابرێ باشترە یا ئەوەتە هەمووی بکەن بە ئینگلیزی باوکو خلیجمان لێ بێمی بە ئینگلیزی قسە بکەین خلیج وایە من لە مەتاڕی دووبەی چوم هەر ئەگەڕام بۆ یەکی قسەیەکی لەگەڵکەم پرسیارم هەموو بە ئینگلیزی قسەیە کرد بە 18 بوو ئەوە شتێکی جوانە تۆ زمانێکی وڵاتی ئینگلیزی زمانێکی عالەمیە گوناح ئێمەش نەیزانین بەڵام ئەبێ کللتور و زمانی خۆشە جوانێکی تایبەتی خۆی هەبێ لە ناو خەڵکە ئەم شوێنەی ئێمە هاتوین تەسویرمان لێ کردووە هەموو شتەکان بە ئینگلیزی نووسرا ئەی تۆ کوردی بەڕاستی وەزارەتی ڕۆشنبیری وەزارەتی پەروەردە حق سەرنج و تێبینی بخەنە سەر ئەوە ینی معقول نییە گونجاو نییە تو بۆ جادەیە ڕووی هەموو لەوحەی دوکانەکان بۆی بەنگلیزی نووسراوە ئەم وەزیرە تازەی دانراوە چایە بخشێنێ بە هەموو شتەکانە بەڕاستی عەسابی مۆزەفیان تێگا عەسابی مامۆستایان تێگاوە عەسابی مشریفیان تێگاوە هەموو ئیش و کاریان ئەوەیە قەرار لەسەر قەراریە دەوام بکەن ئەمرم بەسەرا مەکە من معاش وەرەگرم بۆم هەیە دەوام بکەم بە ئەمرمەی نێرە بەڕێزت ئێستا ئەڵێ لە بیری بێ خەو ببینە خەوی گەورە لەگەڵ ئامانجا بژی لەگەڵ باوەڕ بژی لەگەڵ هێز بژی باوەڕ و هێز و ئامانجی تۆ و خولیایی تۆ ئێستا خەونی تۆ ئێستا چییە؟ من خەونم زۆرە یەکێ لە خەونەکانم هونەرەکەمە هاتۆتە دی ترتاو بەسە تا ئەم دەمەنە ئەزمونێکی زۆرم هەیە من لە 74 بەڵێ هەدەفی من چیە لە ئیشی هونەریە خەونی من دایمە خەونمەوە بۆ هۆڵی شانۆیمان زۆر بێ ئەوە خەونێکی منەوە و تا ئێستش نهاتۆتە دی هەرە و سێ هۆڵەیە کە لە دوای ڕاپەڕینەوە کرا ئیتر ئەم هۆڵانش دەسە بۆ بە پارە کە هۆڵێکیش بە پارە بوو یعنی کەواتە هۆڵە حکومی نییە ئەو خەونانەمان نهاتۆتە دی خەونی تریشم هەر کەسە بە حەقی خۆی کەسی شیاو لە شوێنی شیاو نییە بەیان خەن ئێوە بۆ بیر لەوە ناکەنەوەی ئەوە کۆمەڵێک هونەرمەندی چاک و دڵسۆز و ئازان ئەم بۆ قسەکردن هەم بۆ بابەتەکان بۆ لەگەڵ وەزارەتی ڕۆشنبیری و لەگەڵ وەزارەتی پەروەردە ئەم کۆمەڵە هونەرمەندە نایەن تەنسیقی بکەن کە شتی پەروەردەیی یان لە تەلەڤیزیۆنەکانە تەقدیم کرێت پێشکەش کرێت کە پەیوەست بێت بە ژیانی ئێمەوە بە ژیانی خوێندکار و قوتابی و مامۆستا و دەردەکان و کێشەکانیان بۆ پەیوەندی چوە دروست ناکەن ئێستا مەسەن ئێمە ڕاگەیاندنەی ئەو تەلەڤیزیۆنە ناکەین ئێمە باش هەموو مەطبەخەم بۆ چییە من ئەمە خەڵکە یعنی نازانم لە ماڵەوە بەینجان سوورکەمەوە ناتوانم شفتە بکەم لە هەموو تەلەڤیزیۆنەکانە ئەم مەطبەخە بۆ چوارە بەرنامەی پەروەردەیی ڕێکوپێک و بە کورتەفلیم پێشکەش ناکەن ئەگەر ئێوە هاریکاریان بن ئەتوانن ئەو بەرنامەی چێژلێنانە لابەرن بەڕاستی زۆر شتێکی بێمانە چێژلێنان هەر وەرێک زلەکە هیچ شتێ ناکە لەوانەیە دروست بێت بەڵام ڕیزبەندی پێویستەکان پەروەردە یەکەمە بۆ ئێمە بەشی پەروەردەیی زیاتر دەکەین ئەو بەرنامە چێژلێنانە بکەن بە بەرنامەیەک هەر هەفتەی هەر ڕۆژەی باسی دەرسێ بکە وانەیەکی بیرکاری مامۆسایەکی بیرکاریە هێنم ئەمە وایە کە لە بە تۆزێ ڕێنمایی بن بەو خوێندکارانی کە لە بیرکاریە زیرەگنین یا باسی ئینگلیزی زمانی ئینگلیزی فێرکە بانەچێتە ئەم خولانە بە کۆڵێ پارە وەنیە یعنی تۆ بە ئەو پارێ و کەناڵە بیا بەو مامۆستایە باشترە وەک لەوەی تەلەبە گوێلێگرێ من لەو دڵنیام لەوانەیە متابعی کەناڵەکانیش بکەن لەبەر ئەو شتە چکە لە هەموو ماڵێکە تەلەبەیتیە هەموو ماڵێکە قوتابیتیە هیم تۆستەکان لێبەن هی ناوەندی عەدادیەکان بکەن یعنی با تۆزێک ئەم هەموو شارە هەمووی بڕۆ لافیتێ فڵان مامۆستا دەرزەڵێتەوە ئێمە بەدەرزەڵێتەوە خۆ بە پارەی لێتەوە بە بەلاژ نایلێتەوە خەڵک پارەی لێکیوە بۆ بەڕاستی ساڵان فاڵان پارەژ نەبوو مامۆساژ نەبوو دەرەجەی تۆ بێنە چوو دکتۆر بوو ئەبوو بە مۆندیس کۆمەڵە شت هەیە بە ئاست و مستەوای قوتابیەکان هەڵسەنگێن و ئەوەی خراپە بڵێ هەر بڵێ ئەوەمە ئەم وانانە بۆ ئەو خوێندکارانە بۆ ئەو قوتابیانەیە کە خراپن لەم دەرسن بەیان خانمە من برد بۆ پرسیارێکی کە بەڕێز زۆر جاریشتە و ترافیک لایتانە
ئەو مناڵە نابینی ئەو گەنجە نابینی ئەمە کچە کوڕە پیاوە بە تەمەنە یعنی ئەم دیمەنا ئەو با بۆچی بیر لە چیەکەیتەوە من جاری وای ئەیان بینم دەستری کاغەزیان پێ ئەیفرۆشن و بنیشتی سەهمیان پێ ئەیفرۆشن ئەم مناڵانە و هیچ بێتاقەتە بم زۆر زۆریش چکە من خۆم کەسێکی عاتفیم ئەڵێم ئای پارەیەکی زۆرم هەبووە یەک بینای گەورەی وەکو ئەم شوێنم بکردایەتەوە هەمویانم خستایەتە ئەو بینایەوە پێویستیان بە کەس نەبووە هەموو شتێکم بۆ دابینکردنە هیچ شتێکان لەسەر و بابەتانە وەکو فلیم وەکو شانە بەڵێ من درامایەکم کردو لەسەر و ئافرەتانی کە لە تەرافیکەکانەوەستن کە ڕێ بە خاڵگەگرن خۆی هەم عاتفی هەم پەروەردەییش و هەم کۆمەڵایەتیش ئەم شتە بەس ئەوانش خێزانێکن یعنی بەدەست خۆیانێ خێزانێکن لە مناڵی و فێری ئەو سوالکردن و هی نەبوون عنی تۆ ناتوانیەوە چاکەی بەس بەرپرس سەرۆکەکانمان دەسەڵا دەتوانێەوە چاکەم بە تەنیا ناتوانم بە تەنیا منیشم پێ ناکەم دەست خۆش بەیان خان ئاخر پرسیارمان لە بەڕێزە ئەڵێ ئاوێنە باشترین هاوڕێی منە کاتێک کە سیرێکم ئەگریم ئەو پێ ناکەنێ تۆڵێکی بۆمە بۆ هاوڕێم ڕۆ ئاوێنە نیشاندانی ڕاستی دروستەکانی ژیانی خۆتە حتمما کە گریت دایمە ئەچتە بەر ئاەنە بزانی ئیمە ئەو بۆ گریان چۆنە بەڵام ئاەنە قەت لەگەڵی پێ ناکەن پێ ناکەنێ ئاەن ئەو خاتە گریان ئەو خاتە گریان بانگ دەکا ئەڵێ وەرە بگری بانگ دەکا ئەڵێ وەرە لەگەڵم پێ بکەنە بانگ دەکا ئەڵێ وەرە شینەکانێ بۆ من باسکە جاری وای لەبەر ئاەنە حیوارەڵێیت دەرخستنی ڕاستیەکانی ئەمڕۆیە ئاوێنە بێ ئاوێنە ئێمەش بۆ ئاوێنەیە وابین لە کۆتاییدا ئەمە زۆر سوپاسی بەیانخانەکەم بەڕاستی ماندوو بوو لەگەڵمانە بە ڕێزانتر تا بەرنامەی شکە و باسی شکە و بابەتی شکە خواتان لەگەڵ